کشتنا رشپستکی لی مینوسوتای دبه سدما خو پیشاندان نو. ریوبریا بایدن دبیجه او د دستیواردان د سیستما پاسپورت این واکسین کرنه دانکه. چایخانه که هولیر بالا سردانه رو گشتیاران دکشینه. جدنگ امریکا ل واشنطن پایتخت صالح دمیجر لگل افکاری خو جانی دیلان به بخیراتنا و دکن و برنامه کرد کنکشن ایرو جبو پیشکش دکن. هزگانی پلیس و آسایش لیارتی مرسودا خویان بو خوی پشاندان و نارامی زورتر آمده دکن پاش دقا کردنی پلیس لپیاوی کی رشپیس هرچند فرسخیک لشونی دادگاه کردنی افسری پیشوی پلیس درک شوین سروکی بریوارتی پلیس مردنی رایتی تمن 20 سال وتی لوانه به حالکود بوید و سروک بایدن لروجی دوشمه دوای آسایش و آرامی کرد لەگەڵ ئەو ئاڵۆزیەی لە توندوتیژی پۆلیس لە سەرانسەری ئەمریکادا لە ئارادایە هەندێک لە چالاکوانان داوای کەمکردنەوەی پارە بۆ پۆلیس دەکەن. ئەمە لە کاتێکدایە کە بەڕێوەبەرەتی بایدن لە کاتی هەڵمەتەکاندا باڵێنی دابوو لە دروستکردنی کۆمسیۆنێک بۆ چاودێری پۆلیس. یاسەدانەرên Amerîkî vê hefteyê vedigerin Washingtona paytext û pakêta Serokê Amerîka Joe Biden ya avakirina jêrxaneyana bi nirxa $2 trilyon ew di serê ecendeyên wan de ye. سەرۆک جۆ بایدن لەم هەفتەیەدا لەگەڵ کۆمەڵێک لە یاسادەنەرانی هەردوو کۆماری و دیموکراتەکان کۆ دەبێتەوە بۆ باسکردن لەسەر پاکیژی ژێرخانی ئابووری ئەمریکا لە دابینکردنی دارایی بۆ ڕێگەوبان و پردەکان و پەیوەندی خێراتری ئینتەرنێت و شەمەندەفەری هەرە خێرا و زۆر شتی تر. بایدن ڕۆبەڕۆی هەمان بژار دەبێتەوە کە لە سەرەتای ئەم ساڵدا لەگەڵ پاکیجی بۆژانەوەی ئابووری $1.9 تریلیۆن هەبوو. دانوستاندن لەسەرەوەی چی لە پاکیژی ژێرخانی ئابووریدا هەیە و چۆن لەگەڵ کۆماریەکاندا پارەی بۆ دابین دەکەیت یان چۆنە پێش تەنها بە پشتگیری دیموکراتەکان لەگەڵ یاساداناندا. لە کاتێکدا سنات لە نیوان کۆماری و دیموکراتەکاندا 50-50 بەشە جێگری سەرکۆمار کەماڵە هاریس دەتوانێت هاوسەنگێکە بەلایەکدا بشکێنێت. تا ئێستا بایدن دەڵێ دەیەوێت بە دوایی پشتیوانی هەردوو لایەندا بێت. The president is willing to negotiate what this looks like. بۆ شێوەیە کە دیارە سەرۆگامادەیە دانوستاندن بکات. ئەو دەزانێت کە پلانی ئێستای دەگۆڕدرێت. ئەمە سروشتی سازانە جا چ لە یەک پاکێجی گەورەدا بێت یا چەند پاکێجێک. ئەو دەیەوێت لەگەڵ کۆماریەکاندا قسە بکات. ڕێبەرانی کۆماریەکان دژایەتی خۆیان بەرامبەر بۆ پاکیجە ڕاگەیان و دەڵێنەوە زۆر گەورەیە و دژایەتی دەکەن چۆن بایدن پێشنیار دەکات پارەی بۆ بدەن بە بەرزکردنەوەی ڕێژەی باجی کۆمپانیەکان بۆ 28% لە ڕێژەی 21% ئێستای کە هەڵگەڕانەوەی بەشێکە لەو کەمکردنەوە باجەی 400 لەمەوە پێش کە لەلایەن سەرۆکی ئەوسا دۆناڵد ترامپ کرا. ڕێبەرانی کۆماریەکان دەڵێنی هیوادارن دانوستاندن لەگەڵ بایدن باشتر بەڕێوە بچێت لەوەی لەسەر پاکیجی ڕزگارکردنی ئابووری کردیان. ئێمە ئامادەین لە سەر پاکێجێکی ژێرخانی ئابووریدا دانوستانی لەگەڵدا بکەین و ئەم ژمارە $1 تریلیۆن بۆ من گەلێک زۆرە. بەڵام دانوستان دەبێت شتێکی جیاواز بێت لەوەی کە لەسەر پلانی ڕزگارکردن هەمان بوو. کۆمەڵی ئەندازیارانی سڤیلی ئەمریکی لە دواترین راپۆرتیدا نمرەی سیماینەسی بە پلانی ژێرخانی ئەمریکا دەدات. گروپەکە دەڵێ ساڵانێک بێکردار وڵاتەکەیان لە دۆخێکی نەباشی ڕێگەوبان و پردەکان هێشتوەتەوە لە کاتێکدا فڕۆکەخانەکان و پێداویستیەکانی ئاو و سیستمی گواستنەوە و هاتوچۆی گشتی پێوەستی بە نۆژەنکردنەوەیە. بەڕێوەبەرەتی بایدن دەڵێت لە سیستمی پاسەپۆرتی ڤاکسینی نیشتمانیدا بەشدار نابێت بەڵکو لە جیاتی ئەوە هێشتنەوەی بۆ کۆمپانیا تایبەتەکان بۆ جێبەجێکردنی میکانزمەکان بۆ ئەوەی هاوڵاتیان بۆ گەشت و چارەکیەکانی تر 20 ساڵمێنن کە کوتانیان هەبووە. پەیامێری کۆشکی سپی پاتسی ویدەکواسوارە ئەم راپۆرتەی ئامادەکردووە لەسەرەوەی بۆچی پاسەپۆرتی ڤاکسین کێشەیەکی جێمشتومڕە لە ئەمریکا. Bi destpêkirina Lîga Mezin ya Beyzbolê alîgir bi kelecanê vegeryan stadyuma yankiya New Yorkê ku ji ber pandemî hatibû girtin lê divê ev ispat bikin ku bi vayrisa korona ninin.
بتنی تکارتا واکسینی پشتی 14 روزان نشان بدی بس از دزانم خلک دکوه بر تاقی کرنان وی هفته نیویورک بو یکم ایالت کو پاسپورت واکسینیا دیجیتال پیشنهار کرد. آپکی بی پره و ماپره که هاتیه چی کرن که مرو دکاره تست نگاتیو آنجی نوگرتنا ویروس کرونا اثبات بکه. دوی ام ریزی لی تایبەتمەندیە خەڵکی بگرن دوی ام پشتڕاست بن سیستەم کێرهاتیە پێتر کار ji me tê xwestin lê ez bawer dikim ew dê beşek çareseriyê bin. Li seranserê cîhanî niha kompaniyên taybet ji bo geştyarî pişesaziyên din sertîfikaya dijîtal ya vaksînê bikartînin. Çendin welat ku di nav de Çîn û İsraîl hene, sistemên netewî û avakirine li Amerîka naxwaze tiştekî bi vî awayî bike. Wê zanyariyekî federalî û navendî çênebe. Ji aliyê federalî kesî mecbûr nabît ku sertîfikayeka vaksînê wergirît. Sertîfikaya vaksîn li Amerîkan mijarekî niqaşiyê ku valiyên komarî bi fermanan ev sertîfikayan qedexe kirin. Gelek caran Emerîkiyan guman hene li hember hizra ku her tişt di destê hikûmeta federalî de be ew vêna wek bêrêziyê dibînin. Rêveberiya Biden ham dide rêxistinên taybet ku bi xwe çareseriyekê peyda bikin li evê şert û mercên standard pêşniyar bikin ku peydakirina wan hesantir bibe. Rêxistina seqlemiya cîhanî ji bo geştyariyê li dijî pasaportên vaksînê derdikeve. Em nû nizanin ka vaksîn dê pêşiya balavbûna vîrusa korona girît yan ne. Di heman demî de pirsgirêka cudakarî jî heye. Ji bo kesên ku nekarin ji ber sedemên cuda vaksînê peyda bikin. Sertîfikaya vaksîn bo destpêkirina karên pişesaziyan alîkar be. Lê pasport dibêjin herî baş ev e ku bêtir mirov werin vaksîn kirin. Çendê ji mara xelkê vaksînê werdigirin pitir be, ji heştê ji sedê derbas bibe, îca xema pasporta vaksînê namîne. Niha ji serî 20 Amerîkiyan hatine vaksîn kirin. Di demekê de ku gumana xelkê bo vaksînê heye, xweparastina xwezayî hê nehesane. حکومت ترکیه راستی رخنیان تل دور سردریه و به ویروس کرونا ایراک و با آوای کی بر بچاو ده وان دمین داویده لولیت بلاف ده باو گهشتی آستا هری بلند به هاتنا ماه رمضان راجی پزشک و سیاستمدارین اپوزیسیون بانگا هن کریاران دکن جبو وحواندن و دور پیچ کرنا ویروسه جبو رونی کرنا و مجارین ها اندام یکیتیا پزشکین ترکیه دکتر حالیس یالکایه ج باجار دیاربکر به مرایه دم باش دکتر حالیس تو بلند بونا کیسین کرونا با آوای کی بر بچاو دوان دمین داوید ل ترکیه و دیگری چه صدمان براستیجی گلک زیده بو او کرونا گلکی بلاو بین حالا هم ترکیه هم باکوری کردستان هر وها هر روزانه 55,000 واقع هنه و هر وها جمانا نزدیکی 25 کس جیانا خوش دست دی براستیجی اف دانه این کتین دست مجی یعنی او چکا راست نوجی مجاره کدنکی براستیجی وزارت سالمیت ترکیه و پیواژویش کو به دسته که حتی نه به زلالی جبر کنه دای مشاندن لیبلی اف سیمین پیکا سیمین کل ترکیه چه ده براستیجی ترکیه ت وقت اف پاندمی نکرد بن کنترل یعنی او پولیتیکای کو حتی مشاندن او تکوشینه کل دجی کووید 19 هات کرن مخابن نفس الكفتي بو بدنا ويا باش دكتور او وديجره بو خلكي كن كاريبون بيجريه ببيفانا بكن لدو بيفانا بمشن يعني سياسه حكومه في درباري دان كاريبو جوي اسي راستيج يعني تاني يعني دبي كمال خلق سوشتار نكي يعني تاني او دبين مسافه او بكاران نماز كان وان باكجي اللي بدي افتير ناك يعني وك تشتكي بنشت دبي خو وزارت سالمی هر تم امانات زمان اللي بدي افتير ناك براستيجي لدشي ويا دبي كو بگرانپری پولیتیکای که باتا مشاندن یعنی او بلاغونا دناف گرد دبی کو پیشی لی باتا گردن او کسیم خیزان او کسیم کو دبارا خو روزانه درباز دکن دبی کو جبو کو نخبت نیانجی زیدتر امبیجن ویروس نوان دا بلا نوی دبی کو پشکری هیلا دولتی دا بدان اوان لی مخاب نوانا تجار نبو یعنی لترکیه تجار او فابریکا نهاتن سکناندن هر وها
چوینو هاتن تجار کم نبو هروا او پولیتیکاین که دام مشاندن جی تنه نجم لگوری تندرستیا گل لجبوی امبیجن جبوی آبوری یعنی آبوری چهتر ببی باشتر ببی جبوی وی دام مشاندن براستیجی اوجی بو سدم که ترکیه gelek zêde bû niha jî em dibînin ku ew tedbîrên karkûn girtin di yekê adarê da hewa hat siskirin دکتۆر نا میرۆ دەرباسی ڕۆژیا ڕەمەزانی دبن مەها ڕەمەزانی دبن ئەف ژی هەر حال وێ گوهرتنەکە جیواکی چێ دکە ji aliyê çûna xelkê bo xwaringehan bo ji aliyê serdana bo xelkê gelo wê bandora belavbûna vê vîrusê di vê mehê de çawa bê li gor xwendina we براستیش یعنی نها هیویه که هی که بریار بین گرتن که هن تدبیر درکبن هوله نها هر وها درکتنا دربا و چوینو هاتن چوینوان خارنگه ها هر وها هن جین دکت که هن تدبیر بین گرتن که اف قدخه ببن لیبالی وی بارا دبی که نل سرپشتا گلبه براستیجی ترکیه هزاوی هیا یعنی ام خبرکارین تندرستی هر وها گل بخوجی گر کو پولیتیکاین باشتر باتا مشاندن پشکری جی گل باتا گرتن سازین جواکی وک سازیان یکیتیا بجشکن ترکیه وک سازین سندیکاین دنه که هر وها یعنی سازین دموکراتیک واناجی کو نرین وان باتا گرتن لگوری وان پولیتیکاین باتا مشاندن یعنی به تکوشینا به گلمپری به هفتورا به پشکریه هفتو باتا کرن براستی جوی باشتر ببیا لیبلی نها تی ام لبندین کوه هن تدبیر بین گرتن او تدبیر باشه دکتور پروسه واکسین کرنا خلکی لترکیه چاوا بریواد چا یعنی با استه کوته خواستن بریواد چا یان لاوازی هيا چاوا نزیک بونا واج واکسین کرنا خلکی را چک سال دوی مجاری داشی گلکی هدید ماشی مخابن گلکی هدید ماشی یعنی نهال بری لترکیه اکو تمنی وانج 65 برزورتر بون واکسینات کردن نها به ابدمین داوی اکو 60 برزورتر هر واحد کسی که نخواشین واره هر دمی هبن این کرونیک نخواشین وان هبن وک پنجشیر وک یندن او هاتن واکسین کردن لیبلی گلکی هدید ماش یعنی به رنگی هر او اموران کل دجی پاندمی هری خورد امورا ما واکسینه او آموزی براستی نهایجین هر وها گلک واکسین جی نینه یعنی لترکیه اوی چقاس وره چند دوز وره چردم بین کرن اوجی بزلالی مخابن دکتور لحال هناك هرمان لرجلات نافين هناك ولاتان هنا خلق بخوج فاكسينا ورناغرن ولهناك نافشيان حتى بزيش كان تختورن بخوجي قبول نتكركو فاكسينا ورجرن او فروش لتركيا تشاوي خلق وبزيش ونافندين تندرستي دخوازن فاكسينا ورجرن براستی جی مقابل باکوری کردستان لگور دورین نکی کمتره یعنی هن کس خلق هر وقت خبرکاری تندرستی یعنی بجشکنا لیبلی گل باوری نینه یعنی جبر کو ده لولیه ده هن فکارات کن جبر ویجی نخوازن واکسین بکنن لیبلی بریا و امکارن بیای بیجن یعنی بانگه کی جی بکن او واکسینا کنال ترکیه واکسین باکوری کردستان تین کرن او براستیجی هم لترکیه هم د ولات نکی د دنیای گلک لیکولین هات نکرن سربیا هم د باندور هم جی باندور و یا نینی پرکمه یعنی برویجی یعنی نقاشی هر وقت کوته زانین گلکی به باندور در باز به هر وها پیشیام مرنجی هيا برویجی هم گل تو خوازن که هم واکسین ببین هم خوب پاریزن هم عسکری هم خوب پاریزن دکتر حالی سیارلیکایا اندام یکیتیا پزشکین ترکیه تجربه‌جار دیاربکر مرابی گلک سپاس بو باشتر بوناته سپاس دماش بۆ ئەو ئەمریکانەی کە بەتەمەنن و لە کۆتاییدا کوتانیان بەرامبەر بە کۆڤید-19 وەرگرت ڕەنگە ژیان بۆ جۆرێک لە ئاسایی بگەڕێتەوە. لیسا بەکاڵەش لە دەنگی ئەمریکاوە ئەم راپۆرتەی ئامادە کردووە. بۆ ملیۆنەها لە ئەمریکایە بەتەمەنەکان جیهان لە ساڵی ڕابردوودا بووە هێندەی قەبارەی ماڵەکانیان لەبەر ئەوەی بەتایبەت ئەوان لەبەر مەترسی ڤایرۆسی کۆڕۆنادان. ئەمە جیهانی ئێمە بوو، ئەمە بۆ یەک ساڵ جیهانمان بووە. لەو کاتەوەی پەتاکە لە مانگی ئازاری ساڵی 2020دا ئەمریکای گرتەوە مایک لێنڤەر بڕیاری داوە بە تەواوی خۆی کارنتین بکات. خۆی و هاوسەرەکەی تەمەنیان لەسەر و هەفتاوەیە و مایک نەخۆشی ئەزماشی هەیە.
ئەو ژنومێردە مەترسیەکانی توشبوونیان بە کۆڤید-19 زۆر لە بێزاری و تەنیایی ئاکامی پەتاکە قورسترە. ئێمە لە ماڵەوە نەچینە دەرەوە، تەنها ڕۆژی یەک جار یان دوو جار نەبێت ئەچین بۆ پیاسەکردن. کاتێک بە پێ دەڕۆیشتین هەمیشە ماسکمان دەباست. ئێمە تەنها بە دەوری گەرگەکەی خۆماندا بە پێ دەڕۆیشتین. مایک و هاوسەرەکەی تەنانەت سەردانی کچەکەشیان ناکەن کە لە جادەکەی ئەو بەرخۆیانەوە دەژی. مەبەستمەوەیە کچەکەم 20 متر لە ئێمەوە دوورە کە چی وەک ئەوە وایە 20,000 مایل لێوەی دوور بین. بەڵام مایک لینڤەر وا ئێستا ڕۆژگار دەژمێرێت و چاوەڕوانی یەکەم ئێوارەخوانی خێزانیە لە ماوەی پتر لە ساڵێکدا. ئەمەش بەهۆی ئەوەی مایک دوو دۆسی ڤاکسینی کۆڤیدی لە خۆی داوە، هاوکات هاوسەرەکەی چاوەڕوانی وەرگرتنی دووەم دۆسی ڤاکسینەکە دەکات. ئەگە بکرێت بڵێم ئەو سەیرانگە گەورەکە چونە دەرەوەمان دەبێت. کچەکەی ترمان لە نیو جەرسی دەژی، بەنیازین دووبارە سواری شەمەندەفەر ببینەوە. ئێمە جاران هەر دوو مانگ جارێک بۆ سەردانی کچەکەمان بە شەمەندەفەر دەچوین بۆ نیو جەرسی چونکە دوو مناڵی هەیە. ئەدوارد و ماریچی کە جێرۆ ئەوانیش دووچاری هەمان ڕەوش بوونەتەوە. کوڕەکەیان زۆر نزیک لیانەوە دەژی کەچی بۆ زیاتر لە ساڵێکە نەیانتوانیوە یەکتری لە ئامێز بگرن. کوڕ و بووکەکەت لێرەن و بۆ ماوەی ساڵی و نیوێکە لەم ناوچەیە دەژین کەچی نەتوانیت لە ئامێزیان بگریت یا لیان نزیک ببیتەوە یان زوو چاوت پێیان بکەوێت چونکە ئەوان دەیانویست خۆیانمان لێ بە دوور ڕاگرن. ئەدوارد و مارەچیکایی هاوسەری ئێستا ناتوانن تەنانەت ڕوبەڕوو چاویان بە هاوڕەکانیان و خانەوادەکانیان بکەوێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا پلانیان بۆ گەشتێکی لە مێژینە چاوەڕوان کراو هەیە لەبەر ئەوەی ڤاکسینەکەیان لە خۆداوە. هەتا ڕادەیەک ئەوان ناڕاستە و خۆدان بەوە دادنێن کە بە نیازی گەشتێکی بچووکن ئەو ڕۆژەی هەردوو ڤاکسینەکەیان بە تەواوی وەرگرت. ئەگە بچیت بۆ کابینەکە دەنێو دارستانەکەدا هەست بکەیت ئاساییە کە بچیت ئێمە خۆشی لێ نابینین واتە بچیت بۆ شوێنێک کە ئێمە 35 ساڵ لەمەوبەر ئاهەنگی هاوسەرگیریمان تێدا گێرا. مارەچیکاجیرۆ دەژڵێت ئەو دەرئەنجام توانی کاتێک بۆ سەردانی ساڵۆنی قژبڕین وەرگێت ئەو کاری بە پەرۆشەوە چاوەڕوانی بۆ دەکات. سبەینێ وادەی قژبڕینەکەمە بەڵێ یەکەم جارە چونکە قژم درێژ بووە ئەڵەی لە زیندان هاتووینەتە دەرەوە. ئێمە هەستمان زۆر بە ئازادی کرد و زۆر خۆشحاڵ بووین بۆ ماوەی ساڵێکە ئۆتۆمبیلم لێ نەخڕیوە و بە ئۆتۆمبیل بۆ هیچ شوێنێک نەچوو بووم. پتر لە 100 میلیۆن کەس لە ئەمریکا بەلای کەم یەک دۆسی ڤاکسینەکانی کۆڤیدیان لە خۆداوە. پتر لە نیوەی ئەمریکایەکانی تەمەن سەر و 65 ساڵان هەردوو دۆسی ڤاکسینەکەیان لە خۆیان داوە. بەڕێوەبەرەتی بایدن بەڵێن دەدات هەتا کۆتایی ئەم مانگە هەموو ئەمریکایەکانی سەر و تەمەن 18 ساڵان بۆیان هەیە ڤاکسینەکان لە خۆیان بدەن. ئەمەشیانی ئەوە دەکاتەوە بۆ هاوڵاتیان دەست بە ژیان بکەنەوە ئەوەی لە مانگی ئازاری ساڵی 2020دا بەهۆی پەتاکەوە لێی دابڕان. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. وزیر دەرەوەی رووسیا سێرگی لاڤرۆڤ لە تەهرانێ بە سەرۆکی ئێرانی حەسەن ڕۆحانی و وەزیرە دەرەوە جەواد زەریفرا کۆم بوو. لە گۆڕ مەدیا خۆجیهی پشتی کۆمبوونا لەگەل بەرپرسان لاڤرۆڤ و زەریف ڕێکەفتنەکە هەفکاریە دە ناوبەرە هەردوو وڵاتاندا ئیمزە کرد و وان کۆنفرانسێکە ڕۆژنامەوانی لەدار خستە. سەردانا لاڤرۆڤ تێ دە دەمەکێدا کۆ ئێران دژمناخوا ئیسرائیلێ بە ئێریشکردنا بنگەهاوەیە ناوۆکی ناتانز تاوانبار کرد و سۆزە تۆلڤەدانێدا. رووسیا و ئێرانی را ئەنیە کە هەفبەش لە دژی ئەمریکا و ئەوروپایە دانی دە ناوە ئەخافتنên ڤیەنایەدا کۆ هەوڵدان تێدا دەبن ji بۆ واشنگتن vegere nava rêkeftina navûkiya sala 2015 Êran û aliyên dinên rêkeftina guftugoyan dikine li dor rakirina cezayên Amerîka ji ser Îranê ku serokê Amerîkayê berê Donald Trump danîbû dema ku sala 2018 ji rêkeftinê derket. سناتۆری وڵاتی یەکگرتووەکان کریستین گێلبران دەستگیرێژی سەکسی لە سوپادا بە پەتایەک ناوزەت کرد
پێنتاگۆن دەڵێت کار بۆ چارەسەرکردنی کێشەکە دەکات کە بە پێداچوونەوەیەکی سەربەخۆ بۆ کێشەکە دەست پێ دەکات. وەزیرê Berevaniya Amerîka Lloyd Austin dest bi komîteyeka pêdaçûneva serbexwe taybet ji bo destdirêjiya seksî navaleşkerî da kir ji bo ku kêşa zordariyê û destdirêjiya seksî çareser biket. Lê rexnegir dibêjin ku komisyonên berî vê çi encam nebûyne. Ez dibêjim em bisyar bikin ku çi nehatiye kirin. Ew civaka medenî da reddet boştirîn bû karînan e. Em di nav leşkerî da karbînîn û cerbînîn. Ku em neşin li civaka sivîl da bikîn. Ez bawer dikim bawerîkirin gelek giring e. Li nîva heyvadarê Sînatora Amerîka Kirsten Gillibrand serokatiya rêniştineka destdirêjiya seksî nava hêzên leşkerî da kir. Her generalek yan fermandarek li van 10 salên borî da hatiye beramberî vê kêşê yan gotî em dê çareserkîn lê bi rastî ewana çi kar nekiriye. Gillibrand fişar li sînatoran kir ji bo yasaya çaksaziya dadweriya leşkerî tiştekî bikin. Ya ku wê di sala 2013 da danayê lê hat bo ragirtin. Colonel Dan Christensen, serokê grupê Protect Our Defensive, grupeke kar dike ser nehêlana zordarî û destdirêjiya seksî nava leşkerî da. The panel, I think, is a good step forward. Ez bêjim panel dê gavek baş be û ez bawer dikim dê ciyawaz be. Pêwîst e ku sîstema dadveriya leşkerî bihê guhertin. Senator Gillibrand ji 2013 êre ve ji bo derketina wê qanûnê dixebite û herdem pêşgiriya wê ya du partiyan hebû. Ew ji wan çend qanûnan e ku Elizabeth Warren û Ted Cruz pêk bihên ku tiştek bihê kirin. Herçende di berê da pendikan, piştgiriya pêşinyara Sînator Kirsten Gillibrand ji bo veguhastina fermandaran ji bo dervê prosa pesendkirina pêdaçûn di kesên destdirêjiyên seksî da nekir. Rosenthal gotî ku hemî bijarte li ser mêzê ne. Ez dibêjim ew ciwaziya evrû ne rêka ku girtiye. Wezîrî û serokê got divêt hemî babet li ser mêzê bin. Ev cûra serkirdayetî ku bi rastî me berî nûke nedîtiye. Luz Helena li hêzên deryayî li Japon xizmet kir. Dibêjît ku destdirêjiya seksî lê hat bûkirin. Ew ê di wî demî da ev bûyera ragihanbû belê 13 salan, ew ê bi aşkerayî li ser neaxift. Ta ku ew ê çalakvane ku rizgarbûyeka destdirêjiya seksî nava leşkerî da dîtî ku bi aşkerayî daxivît, Trina McDonald di belgenameyeka 2012 da bi navê The Invisible War behsa destdirêjiya seksî nava leşkerî da kiriye. Defense Secretary Austin wants to see, fresh eyes on this and Rosenthal. Wezîrê Berevaniyê Austin çavdêriyê li vê çendê dikir. Ji destpêkê rastî pêdaçûn di vê çendê da kir. Lê mixabin ev kêşeye nehatiye çareserkirin. But the problem is there's a lot of talking and lê pizgirêkî ev e ku gelek axiftin hene û karkê me û em hêvî darîn em axiftina bi rastînîn û dest bi karî li ser vê çendê bikîn. Li gorî raporta salaneya Pentagon, hejmara serhatiyên destdirêjiya seksî nava leşkerî Amerîka da li sala 2019 berawerdkirin digel 2018 sê sadê zêdetir kiriye. 7825 halet bûyne. چایخانه امام خلیل باجار هولێرê ji destpêka salên 1905 ve kar dike û ji aliyê gelekan va wekû cihekî keltûrî tê dîtin û bi dehan wêneyên dîrokî li ser dîwarên wê têne nîşandan. Xwediyê çayxaneyê sala 2012 koça dawî kir û gurê wî niha wê bi rê vedibe. Pemnêrê me li Hewlêrê serdana çayxaneya Mam Xelîl kir û ev raport amade kir. لەناو بازاری قەیسەری هەولێر چایخانەیەکەیە کە چایخانەیەکی کۆن و ناسراوی شارە و مێژوەکەی بۆ ساڵی 1952 دەگەڕێتەوە. ئێرە بەردەوام بووە لە هەموو لە وەختی لە 52 کو دامەزراوە هەر بەردەوام بووە هەتا 2015 کە بامەم لەخوای کرد هەر بەردەوام بووە لەو خۆناغانەش
بە زۆران بە کەسایەتیان زۆر کەساتی هاتی تێرە و دانیشتینەوە و زۆر کەسیش یعنی ئێستا کە نەمایە و زۆر کەساتیش وەختی پێشمەرگە بوونە هاتینە یعنی چایان خواردە لێرە ڕۆیشتینە باسی قەدیم بکەین ئەو بەقارانە دەهاتن قەسابەکان داهاتن ئێستاوان نەماینە دوایە پاشی ئەحداسی خەرچی تر هاتن بیانی هاتن محسن عارب بەرەک درۆیە ئەو دەڵێت 48 ساڵە دوکانەکەی دراوسەی چایخانەی مام خەلیلە کاتێک لەبارەی چایخانەکەەوە لێمان دەپرسی ئەو دەگەڕایەوە بۆ قۆناغ و سەردەمی جیاجیا کە چایخانەکە پێدا تێپەڕیوە ئێرە چایخانێکی قەدیمە ئیسارەکێرەک و پێک دێنێرە پیاوی باقوڵ ماقوڵ دێنێرە زمانی کاگرە و زادی پانزە جارێک دوو سێ دەدا تێرە بۆ شەرێندا هەموو وەزیرەکاندا تێرە ئەوی باشی بۆ لێری دیتم 48 ساڵە دێرەمە چایخانەی مام خەلیل بووەتە ناوەندێکی کللتوری و فەرهەنگی لێرە وێنە ئەرشیفی دەیان کەسایەتی ناسراوی هەرێمی کوردستان هەڵواسراون وەک خۆیان دەڵێن تا لە ڕێگەیەوە هەم خەبات و خزمەتیان لە یاد نەکرێت و هەمیش گەشتیاران و کەسانی بیانی زیاتر ئاشنای مێژوو و کەلتور و فەرهەنگی شارەکە ببن ئەو وێنانە لەم لە زمانی مام خەلیل و هەم دوای مام خەلیلی شەمە لێرە هەڵواسیوە وێنەی هەموو کەسایەتەکانیدا سیاسیە کۆمەڵایەتی ئاینیە کاسبکارە ئێو شارەی هەموو لێیە هۆکاریەوەی کە و خەڵکە هەمووی سەردانیێرە دەکەی لە جیاوازی هەیە لەگەر چایخانەکانی دیکە و بڵێن شوێنەکانی دیکە ئێرە وەکو عنی شوێنێکی کەلتوری مەتحەف قەدیم دێتە بەرچاو خەڵکەکە زیاتر حەزەکە سەردانیێر و کە هەموو وفدانەی لە دەرێ دێن سەردانی کوردستان دەکەن دێنە ئێرە هەموو خەڵکەی برێن لە کوردستان دێتە هەولێرە و هەموو هەولێریەکان کە لە هەولێرێ سەردانی مە دەکەن جێباسە مام خەلیل تا ساڵی 2015 سەرپەرشتیام چایخانەیە دەکرد دواتر لە ژیاندا نەما و کوڕەکەی بە ناوی محەممەد ئێستا سەرپەرشتی چایخانەکە دەکات لە پاڵ هاتنی ناوی ئەو شوێنەوارە کۆن و مێژوێنەی هەولێر ناوی چایخانەی مام خەلیلیش هەیە و خەڵکێکی زۆر بیرەوەری لەگەڵ ئەم چایخانەیەدا هەیە و بۆتە شوێنی کۆڕک و بوونەوەی نووسەران و ڕۆشنبیران و چین و توێژی جیاجیایی ناوچەکە ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر بله بینرین هجا چایخانه مام خلیل نمونه که گلک چایخانه این باجارین هرما روجلات راوین بگشتی براستی که کشو هوا که گرم لیکم دبو نویسکار داهینر کسن کسایتین بناو بانگین جواکی لیکم دبونو براستی کمبونه که جواکی خوش داد مزراند بهویا که جارك دن كورونا جناف ورا برين وخلق كهرباء جهن وها قشتي وكو خانه امام خليل كوم ببن لفر كورد كونكشنا ايرو بداويته حتى جاربه سلافين هفكاري من جاني ديلان ومن صالح الدمي جرجبو وهرشاد وبختور بن